خۆشەویستان لە سەرپرسی دوایین بابەت و ڕووداوەکانی نێوان ڕووسیا و ئۆکراین کە دیارەوە بەستێ بە تەواوی وڵاتانی خۆر ئاوا بە تایبەتی ئەو وڵاتانی کە ئەندامن لە حلفی ناتۆدا و هەروەها ئەمریکاش ئەمانە کۆی ئەو پرسانە دەبن کە من لەگەڵ دوو میوانم دەبێت گفتوگۆیان دەکەم دیارە میوانەکانیشم هەریەکە لە بورهان شێخرۆف کە بەڕێزیان چاودێری سیاسین و ڕاستەخۆر لە ستۆدیۆ میوانمانن و هەروەها عەبدولقادر هەرکی کە بەڕێژیان توێژەری ئەمنی و استراتیژین و بڕێگەی سکایپ لا خەباتەوە میوانمان دەبن بەڵام سەرەتا لە کاک بورهانەوە دەست پێ دەکەم کاک بورهان سپاس بۆ ئامادەبوونت سەرنجی جەنابتان وەکو چاودێرێکی سیاسی لە دوایین کۆڕانکاریەکان و لێدوانەکانی ڤلادیمیر پوتین لەسەر پرسی ئۆکراین چییە؟ سەڵاو لە بینەرانی خۆشەویست بێگومان بارودۆخی ئۆکرانیا کێشێکی تازە نییە و ئەمە پێشینەی مێژووی هەیە و ئەمە کاردانەوە و کارلێکردنی ئەو کێشە و تەراکوماتی ئەو کێشانەی ڕابردووە ئێستاداوە گەیوەتە ئەم تەقینەوانەی ئێستەوەی کە لە شەوی ڕابردووە کە دوو کۆمار لە ئۆکراین جیاکراونەوە دەست بەجێ رووسیا دانی پیادانیان بە ئەتراف ناسین و چەند وڵاتێکی تری شیوانی کە مۆسکۆوە نزیکردنەوەک و کوبا و وڵاتێکی تر لە ئەمریکای لاتی نێوانیش دانی ئەو جیابوونی وڵاتانیان بە ڕسمی ناسی ئەگەر زۆرتر بڕۆینە پێشەوە و چاوێک و ئاوڕێک لە مێژووی ئۆکرانیا بدەینەوە بۆ خۆی ئۆکرانیا هەروەکو ڕاستە ئەندامی نەتەوە یەکگرتوەکان بۆ وڵاتێکە و ئاڵای خۆی هەیە بەڵام هەمیشە وەکو سێبەرێکی مۆسکۆ و رووسیای بەسەر وەکو بەشێک لە رووسیا پیشان دراوە ئەمە تا ساڵی 2012-14 هیچ کێشێکی وا لە نێوان رووسیا ئۆکرانیا نەبوو لەبەرەوەی ئەو حکوومەتەی کە لە کێف حکومڕانی کردو زۆر لە مۆسکۆوە نزیک بووە لەژێر هەیمەنە و هەژمونی ئەواندا بۆ کێشەکە زیاتر لە دوای ساڵی 2014 دەست پێکە دوای ئەوەی کەوە شۆڕشێکی مەیدانی سەربەخۆی لە کێف ڕوودا و کۆتایی بە حکوومەت ئەو حکوومەتی پێشووتر دێنێ کە سەر بە مۆسکۆ بوون حکوومەتێکی تریەتە ئاراوە لە ئۆکرانیاوە هەوڵەدا بەرە و ئیتیجاهی سەربەخۆی بڕواوە لە ڕۆژ ئاوا و ناتۆ نزیک دەبێتەوە و ئەمانە گێرە و کێشەی گەورە بۆ ئۆکرانیا و بۆ رووسیاش دروست دەکەن ئەگەر سەیری رووسیا بکەین رووسیا بخۆی ئۆکرانیەکێک بۆ ئەوشمان لە بنیتێکێک بلۆ چواردە جمهوریەتی کە یەکێتی سۆڤێتی جارانیان پێکێناوە و زۆر نزیکە لە مۆسکۆ و بەشێکی زۆری کەمینەیەکی رووسی زمانیش لە ئۆکرانیا دێن ئەو شوێنانی کە ئێستا کراون بە دەوڵەت و جیابوونەتەوە ئەمانە وای کردووەکەوە رووسیا بە گرنگیوە لە خۆی بڕوانیەوە ئەو کێشانەی کە لە ماوەی ڕابردووە لە نێوان ئۆکرانیا و ئەمریکاشا بۆ لە دوای جەنگی ساردەوە ئەوەیەکەوە حلفی ناتۆ تەوەسوع بکرێەوە نزیک بێتەوە لە سنوورەکانی یەکێتی سۆڤێتی جاران یعنی ناتۆت لەوا سەرکەوتوو بە تا ئێستا 5 جمهوری لەوانەی پێشووتری کە لە یەکێتی سۆڤێتا بوون ئەندام لە یەکێتی لە پەیمانی ناتۆدا ئێستا دوا هەوڵی مۆسکۆ ئەوەیەکەوە داخوازی ئەوەی و هەچەنە لە سەردەمی بۆشیشا بەڵێنی ئەوەی لە ئەمریکا وەرگردووەکەوە ئۆکراین نەبێتە ئەندام لە یەکێتی هاوپەیمانی حلفی ئەتڵەسیە ناتۆ باشە کەواتە پێتان وایە ئەو ترسی ئۆکراین هەیەی لەسەر ئەوەی کە ئۆکراین نزیکە لە سنوورەکەیەوە گەر ببێتە ئەندامی حلفی ناتۆ مەترسیە بێ بۆ رووسیا پێتان وایە لەجێ خۆیەتی و ترسی رووسیا بەڵێ بێگومان رووسەکان یعنیوانش بۆ خۆیان خۆت هەمووان دەزانین هێزێکی گەورەی جیهانن و ئەو دوو قوتبە گەورەی کە لە شەڕی سارد کە ئێستا لە ساڵی 90 کۆتایی پێهاتووە یەکێکیان حلفی وارسۆ سەرۆکایەتی دەکرد کە رووسیا و مۆسکۆ بوو لەگەڵ ئەو چواردە جمهوریەتە و نێوی ئەوروپای شەرقی لەگەڵدا بوو لە ململانێکی سەختا بوون لە دوای حربی عالەمی دووەمە تاکو ساڵی 90 کە بیرۆستەرەریکا و گوڵانسۆنسەکەی گورباچۆف هات کە ئازادیەک درا بە یەکێتی سۆڤێت لەبەر یەک هەڵۆشایە بوو بە چواردە وڵاتی سەربەخۆ ئێستا کە لە دوایەوە دەبینین کە پوتین بە تایبەتی لە دوای سەرۆکایەتی پوتین لە رووسیای فیدراڵدا لە هەوڵی زیندووکردنەوەی ئەمجاد و سەروەریەکانی یەکێتی سۆڤێتی جارانایە و خۆی بەواریس و میراتگری یەکێتی سۆڤێت دەزانێەوە هەو ترسانە و زەبەلاحەی چەکی ئەتۆمیوان هەمووی لە بندستی ئەودایە و خۆشی پوتین ئیمشەو لە وتارەکەی داوتی ئێمە لە دوای هەرسهێنانی یەکێتی سۆڤێت ئەو هەموو قەرزەی کە لەلایەن یەکێتی سۆڤێت و کە 150 میلیارد دلار ئێمە تەحمولی ئەومان
کرد و هەموویمان دەفع کرد ئەوەی دا بەگوێ ئۆکرانیا کە ئێستاش کە ئەمانە بێتە مەترسی بۆ ئێمە قوبوڵی ناکەین یعنی ئەمە مەترسیێکی گەورەیە بۆ هێزە گەورەکەەوە ئۆکرانیا بێ بە ئەندامی یەکێت حلفی ناتۆ دەبێت قواعدی ئەمریکی و حلفی ناتوێتە نایوە هەموو هێزەکانی ئەوێن نابێت بەشێک لە ئەوانوە دیفاعی لێ دەکەن هەرچەندە ئەمریکەکان ئەم بەڵێنیان داوە ئێستاش سازش دەکەن و بەڵێندن بەڵام ترسەکەی مۆسکۆ زۆر لەوە گەورەترەوە لە هەوڵی ئەوەدایەکەوە وردە بەر بە تەوەسوعی حلفی ناتۆ بەرەو سنوورەکانی بگریەوە مەزی گرنگە بۆ لایەن ینی ئەگەر مەجال شتێکی بڵێم لە هەمان شتا مۆسکۆ مەسەن دوو حلیفی تری هەبوو لە دەرەوەی ئەوروپاوانە مەسەن قەزافی لە لیبیا سەدام حوسێن لە عێراق ڕژێمی حافزەت لە سووریا قەزافی لە لیبیا ڕووخا بینیمان مۆسکۆ و هەچەنە ئیتیفاقی سەداقە و تەعاون هەبوو لەگەڵیانە بەرگریان لەگەڵ عێراقیشە هەمان ئیتیفاقیانە بوو کە بەرگری بکەن نەیان کرد ڕووخان بەڵام بۆ سووریا کردی ئەوە سووریا بوونەیەڵا ڕژێمی حافزەت بڕوخیەوە پابند بوو بەو ڕێککەوتنەوە نەهێشت لەوە زیاتر دەسەڵات و هەژمونی لە ناوچەکانی جیهان وای یان خۆیان پێ دەڵێن ئاوە گەرمەکان نابێتەوە سنووری یعنی دەسەڵاتی ئەو نەگێتە ئاوی گەرم کە بەحی دەریای سپیناوە ڕاستە لێ داوەستا و ئێستش سوودی لەو ئەزمونەوە جارێکی تر بۆ مۆسکۆ قورسە بێڵێ حلفی ناتۆ لە سنوورەکانی نزیک بوون و بە تایبەتی بگەنە ئۆکرانیا باشە مامۆستا دەگەڕێمە وڵات بەڵام ئێمە میوانێکی دیکەشمانەیە کە بەڕێز عەبدولقادر هەرکیە بەڕێزیان توێژەری ئەمنی و استراتیژین کاک عەبدولقادر جنابەت ئاگدارین کە توێژەری ئەمنی و استراتیژیت لەم بابەتەیە و دوایین لێدوانەکانی پۆتن کە ئەم شەو بڵاوی کردەوە لەسەر ڕاگەاندنی دوو هەرێم کادەکەونە نێو ئۆکراینەوە ئەمانە مەترسی جەنگی لێ دەکرێت چونکە دەزانین کە دوو هەرێم دەبنە دەوڵەت یاخود دەبنە هەرێمێکی سەربەخۆ پێویستیان بە ڕەزامەندی و دانپێدانانی جیهانی هەیە چ لە ڕۆی ئەو مامەڵە بازرگانی سیاسیان و هاتوچۆی هاوڵاتیانیش تەنانەت پێویستی بەم احترافاتانە هەیە ئێوە لێدوانەکانی پۆتن لەسەرم بابەتە چۆن ڕێک دەدەنەوە بە فشار دیبینن یاخود نەخێر ئەمە ئەو بابەتە بوو کە پلانی بۆ دانابوو لە ئەوڵەوە بەڵێ ئەو کاتەی بەڕێستان باشە ئەو کاتەی میوانە بەڕێزەکەتان بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆن کورتچاتیش باش دوایین پێشاتی کە بینیمان ئەمشە و پێشاتێکی چاوەڕوانکراو بوو لە دیدی هەم وڵاتانی جیهانی هەم شرۆڤەکارانی سیاسی با بڵێن کێشەی دۆنباس بەشێکە لە کێشەیەکی گەورەتری کە پێشینەیەکی گەورەشی هەیە لە نێوان رووسیا و یەکێتی ئەوروپا و دواتریش ئەمریکا دۆنباس دەمێکە کێشەی لەسەر بووە ڕێکەوتنامەی مینیسکیش تا ڕادەیەکی زۆر بەشێک بوو لە ڕێکەوتنی رووسیا و ئەمریکا و ئەوروپا کە بە چاودێری ڕێکخراوی ئاسایش و هاوکاری ئەوروپا بوو هەموو ئەو چاودێری رووسیا هەنگاوی یەکەمی لە ڕۆژهەڵاتی ئۆکرانیا حتمما لەو هەرێمەس پێ دەکرد ئێستا ئەمەی کە ڕوویداوە بەشێکە لە ورژاندنی قۆناغی دووەمی استراتیژی و ئەمنی لەسەر زەوی بۆ ئەوەی دووبارە سیناریۆی ئەبخازیا و کرێمیا دووبارە بکرێتەوە دووبارە تاقیکردنەوەکان دێنەوە بۆ ڕێ بۆ ئەوەی دیسان بزانین کە ئایا ئەو قەبارە گەورەیە پاڵپشتیەی کە ئەمریکا و ڕۆژاوا لە ناو ناتۆ و دەرەوەی ناتۆ بۆ ئوکرانیان هەبوو تا چ ڕادەیەکە یعنی ئەمە واتە چی یعنی ئەگەر بێت و قۆناغەکە بەم شێوە ببینێت ئایا هەرێمی دۆنباسیش وەکو کرێمیا و ئەبخازیا دەڕوا وەکو بیلەڕوسیا دەڕوا و یەکێتی ئەوروپا و ئەمریکا هەڵوێستیان نابێتن یان ئەوە تا هەڵوێستیان دەبێت کە بێگومانم نییە ئەمڕۆ بەشێکی هەڵوێستەکە جێبەجێ دەکرێت و دێتەوە سەرزەوی کە بەشێکە لە چەسپاندنی ئابلوقەیەکی گەورە لەسەر رووسیا کە رووسیا ئەم بەیانیەت بەشێکیشی چرکان کە ئەوروپا ناتوانێت جێگۆڕکێ بۆ گازی ڕووسی بدۆزێتەوە هەر ئێستاش منتەدای وڵاتانی بەرهەمهێنەری غازی سروشتی لە دەوحەی قەتەر لە ئارادا کۆبوونەوە کە لە ئارادایە باشە پێتان وایە بتوانن ئەم بەدیلە وڵاتێکی دیکە سەرچاوەیەکی دیکە جێگرەوەی غازی رووسیا بەدەست بخەن
هێوی خان من پێم وایە لە بەرنامەی پێشتوو ئەم باسەمان کرد لە قۆناغی یەکەمدا لەوانەیە ئەگەر شەڕ ڕوو بدە یان ئەگەر بێت و ئەم لیستە ئابلوقێ بەسەر رووسیادا بسەپێندرێ لەوانەیە تا ڕادەی یەکەم لە قۆناغی یەکەم تا ڕادەی 40 تا 50 قەیرانێکی گاز و سامانی سروشتی لە ئەوروپا دروست بکاتن ئەمما ئەو قەیرانێکی درێژخانیە گوتمان پۆڵەندا پاڵاوگەیەکی دروستکردیە کە ئامادەکاری بۆەوە دەکا هەم غازی سروشتی کە لە قەتەر و لە ئەمریکاوە دێتن هەم بەشی خۆی و هەم بەشی ئەوروپا قەیران دروست دەبی بەڵام بەو شێوەیە کە مانای ئەوە نییە کە قەیرانێکی ماندەگار بێ نامێنێتەوە بەردەوام نابێتن بڕە قۆناغ بە قۆناغ کەم دەبی بەڵام ئایا کۆی قەیرانی اقتصادی ئابووری لە نێوان ڕووسیا و ڕۆژاوا و ئەمریکا تەنها گازە تەنها گاز نییە ئێمە دەزانین قۆناغەکانی تریشی بە دوادێ ئابلۆقا و بازرگانیەکی یەکجار زۆر لە نێوان ڕووسیا و تەواوی جیهان و لە ناویشیاندا یەکێتی ئەوروپا هەیە ئەم قەیرانانە یەک لە دوای یەک خۆی وێنا دەکا جا وەکو باسم کرد رووسیا ساڵانێکە ئێستا بە پێی راپۆرتێکی MI5 بریتانی کە باز لەوە دەکاتن کە رووسیا ساڵانێکە ئامادەکاری بۆ ئەم بابەتە دەکات بۆ ئەم جەنگە دەکات بۆ ئەم داگیرکاریە دەکاتن پێشووتریش MI6 ئاماژەی بەوە کردبوو کە لە هەرێمی دۆنباس دەست بە ئۆپەراسیۆنەکە و کۆی نەخشەکە دەکرێت باشە دەزانین کە ڕێککەوتنێکی دیکە هەیە لە نێوان رووسیا و وڵاتانی ئەوروپیدا لە ئێستادا ئەوەی کە باس دەکرێت ئەڵمانیا و فەڕەنسا ڕەنگە هێشتا خۆیان یەکلایی نەکرد بێتەوە کە ئایا پشتیوانی رووسیا دەکەن بۆ بڕیارێکی لەم جۆرە و دان بەسەر بۆ خۆی ئەو دوو هەرێمەدا دەنێن یاخود نا پێتان وایە لە دوا ساتەکاندا یاخود گەر ئەو حیوار و مێزگرت و دانیشتانە درێژی هەبێ لە نێوان رووسیا و ئەم دوو وڵاتی دیکەیە پێتان وایە ئەڵمانیا و فەڕەنسا پشتیوانی هەم رووسیا بکەن و بڕیارە نوێکانیشی بکات ئەزانی ئەڵمانیا و فەڕەنسا هەردووکیان حاڵەیەکی خاصەیان لەم کۆی قەیرانەکەدا ئەڵمانیا یەکەم خاوەنی پرۆژەی هاوبەشەی نۆرد ستریم 2 لەگەڵ رووسیا کە زیاتر لە 11 ملیار دلار پارەی لێ خەرج کراوە و بەشێکی هەرە گەورەی پێداویستی گازی ئەوروپی و ئەڵمانی لەم هێڵە چارەسەر دەکرێت و دابین دەکرێت فەڕەنسا خۆی ئەندامێکی کارا و چاودێرە لە ڕێکەوتنامەی مینسک و ئەندامێکی کارایی ڕێکخراوی ئاسایش و هاوکاری ئەوروپیە ئەمانە یەکیان کە چاودێر بووە لە ڕێکەوتنی مینسک یەکیشیان کە بەرژەوەندی زۆر گەورەی لە نۆرد ستریم و باقی بەرژەوەندی ئابوووریەکانی نێوان رووسیا و ئەوروپا هەیە پێم وایە تا خاڵ هەوڵی دیبلۆماسیەکانیان بەردەوام دەبێتن لەگەڵ رووسیا ئەمە بەنسبەت ئەمانەش و کۆی وڵاتانی هاوپەیمانی ناتۆ قۆناغی بووم بە ئەندامی ئوکرانیا قۆناغێک نەبووە کە لە بینی شەو ڕۆژێک داهات بۆتە پێشیانی ئوکرانیا وڵاتێک بووە لە دوای 2014 پلانی بۆ دانراوە پێشتر کاری لەسەر کراوە مەرجەکانی جێبەجێ کردووە بۆ ئەوی ببێ بە ئەندام ساڵانێکە یەکێتی ئەوروپا ئەمریکا بریتانیا بە تاقی تەنیاش و لە ناو خەڵپیش هاوکاری زۆر گەورەیان کردووە بۆ ئوکرانیا بۆ ئەوەی بتوانێت خۆی بگەینیتە ئەو ئاستە و مەرجەکان جێبجێ بکات و بێتە ناو پەیمانی ناتۆ کێشەکە لەوێ دەست پێ دەکاتن کە ئەولەویاتی هێلی سووری ئەم وڵاتانە لەکوێن ئێستا بۆ نمونە حلفی ناتۆ بە یەک پارچەیی بۆی زۆر گرنگە کە ئوکرانیا هەنگاوێک پێش بکەوێتن و بێتە ناو ناتۆ لەبەرەوەی سنوورەکانی ناتۆ هەنگاوەک لە ڕکابەرە دێرینەکە و سەرەکیەکەی کە رووسیایە نزیکتر دەبێتەوە کە ئەمە بابەتێکی گرنگە کە ئەگەر دەرفەت بێت باشە دواتر دێمەوەلات کاک عەبدولقادر کاک بوران لە نووسینێکدا
کە بڵاوت کردبووە ئاماژە بۆ کردبوو کە واشنگتن 300 سەربازی لە 3000 سەربازی لە ئەوروپای خۆرهەڵات ئاراستە کردووە بۆ ئەو ناوچەیە لە بەرامبەر ئەو بڕە زۆرەی سەرباز کە ئۆکراینیان لە سنوورەکان جێگیری کردووە. ئەمە پێتان وایە زەنگێکی مەترسی بێت یاخود ئاماژەیەک بێت بۆ جنگی نێوان ئەم دوو وڵاتە؟ خۆی ڕووسەکان پێشتر 100,000 سەربازیان لەسەر سنووری ئۆکراین کۆ کردبووە تحاشدێکی گەورەیان هەبوو. ئەمریکاش بۆ پشتیوانی لە هاوپەیمانەکانی لە حەلفی ناتۆ کە وڵاتە ئەوروپیەکان وانی کە لە جارانی کتی سۆڤێتدا بوتن 5 وڵاتیان وەرگیراون 3000 سەربازێکی ناردووە لە ئەوروپای شەرقیدا بڵاوی پێکردنەوەک و پشتیوانیەک بۆوان کە ئێمە پشتیوانیتان دەکەین و پشتان بەرنادەینەوە بۆ ئاماژێکی تریش هەر تا چەند ڕۆژی ڕابردووی ڕێگرەی میوشن ئەوەی کە ئەمنی نووشن ساڵان ناکرێت کە 2 ساڵی ڕابردوو بۆنی کۆرۆناوە نەکرابوو ئەمریکەکان بە وەفدێکی گرنگ لەوێ بوون کامەلە هەرت جێگری سەرۆکی ئەمریکا وەزیری دەرەوە لەوێ بوو بەڵام ڕووسەکان نەچووبن بۆ ئەو کۆنگرەی میوشنوە لێشا پشتگیری خۆیان بۆ ئەوروپیەکان دەربڕی بەڵام ئەمە لەوانەیە زیاتر فشارێک بێ بەرامبەر بەم تەحەشد و کۆکردنەوەی هێزی ڕووسەکانەوەی دەزانین لە بەرامبەر ئەم کۆبوونکردنەوەی هێز و حلفی ناتۆدا ڕوسیش دەستەوەستان نەبەستاوە ئەوان لەگەڵ چینیەکانە بۆ خۆیان ئێستا هاوپەیمانێتێکیان دروست کردووە چینیەکان لەم هەڵوێستدایاندا پشتیوانی رووسیا دەکەن کە ئەمە زۆر پرسیاری تری هێناوەتە ئاراوە لێکدانەوەی تری هێناوەتە ئاراوە کە ئەمە لە دوای جەنگی جیهانی ببورن جەنگی جیهانی دووەم و دوای شەڕی کۆتایی هاتنی جەنگی سارد و کۆتایی هاتن بە دوو جەمسەری لە جیهاندا کە ئەوسا بلۆکی سۆسیالیستی و سەرمایەداری و چی هەبوو لە دوای جەنگی سادە و ئەمریکا بۆ خۆی بۆ بە یەک جەمسەر و بۆ بە سەیدی عالەم لە جیهاندا ئێستا وەکو دەڵێن جیهان ژانی ئەوە دەگرێت جەمسەری تر لەدایک بێ ئەم سیستەمە ئێستا دەکو دڵێن ماندوو بووە هیلاک بووە سەرکردایەتی عالەمی بۆ ناکرێەوەی کە هەندێک تەنانەت لە سەردەمی ترامپا لە بیرمانەکە دەوید وڵاتانی ئەندامی ناتۆ مستحقات کە هەموو ساڵی پارە بدەن بۆ ناتۆ نایدەن ئەمریکا دێتە ژێر گشتی ئێمە بەبەلاش بەرگری لەمان ناکەین دیفاعیان لێ ناکەین ئەمە ینی ئاماژەیەک بوون بۆ لاوازبوونی ناتۆ و ئەو سیستەمە لە جیهان ژانیەوە دەگرێت سیستەمێکی تر دروست بێ سیستەمەی تر قوتبێکی تر دروستە بێ چین و ڕووسەکان سەرکردایەتی دەکەن هەمومان زانی کە دوو وڵاتن لە ڕووی هێزەوە بەرامبەری ئەمریکان ناکۆکیانەیە بەبەردەوام بەڵێ بێجگەلەوەش ناکۆکی ئابووری گەورەیانەیە ململانی گەورەیانەیە هەر لە سەردەمی ترامپ ئەمان هەمی بە ئاشکرا بروزی کردن ململانیانێکەوە سینیەکان بە هێزی نەرم غەزوی هەموو بازاڕەکانی جیهانیان کردووە غەزوی ئەمریکا بازاڕەکانی ئەمریکاشیان کردووە کێشەی گەورەیان لەسەر ئەوەیە لە هۆنگ کۆنگیانە لە تایوانیان هەموو ئەم کێشانە ئەگەر ئەمە لێرە بربەستیان نەکریان ئەگەر ئەمریکا لەما سەرکەوتوو ببێت بتوانێت ڕووسەکان بەرێتە دواوە ئوکرانیا بهێڵێتەوە ئەمە ینی ئەم سیستەمە یەک جەمسەری جیهان سەرکەوتنی بەدەستێنا و ئەمریکا بۆ لەوانەیە بۆ قەرن و سەدەیەکی تریش بەردەوام بێ بەم ئاڕاستە ئەگەر ئەمانیش سەر بکەون بتوانن شەریکێک بۆ ئەمریکا دروستکەنەوە جەمسەرێکی تر دروست بێت لەوانەیە بەر بە هەژمونی ئەمریکا و ناتۆ بەسەر جیهاندا بگرن. باشە لە کوی ئەم پرۆسسە سیاسیان و ئەم ناکۆکیانەی کە هەیە بێگومان زۆر جارناوی وڵاتانی ڕۆژهەڵات و میدڵ ئیست و وڵاتانی عەرەبی و کەنداویش دەهێنرێ دەنێویشیاندا کە تورکیا هێشتا یەکلای نەبووەتەوە چ لە ڕۆژهەڵات بێ لە ئاسیا بێ یاخود لە ئەوروپایە بێ زۆر جار لە نێوەندەکانە لە مەلملانی سیاسیەکانە ناوی دەهێنرێت تورکیا لەکوێ معادلە سیاسیە لەکوێ ئەم هاوکێشەیە بۆ پشتگیریکردنی ڕووسیا دەبێت یاخود بۆ وڵاتانی دیکە. تورکیا وەزعێکی زۆر حساسی هەچەندە ئەندامە لە حلفی ناتۆدا بەڵام لە دوای ساڵی 2002 ئەمە چەند پرسیار و ئاماژەیەکی سەرسوڕمان بە تەسەڕوفاتەکانی بەتایبەتی لە دوای دەست بەکاربوونی ئاک پارتی و ئەردۆغانەوە لە تورکیا دەبینین هەندێک قەرار و بڕیار دەرەچێت لە ناتۆ تورکیا ئیلتیزامی پێوە ناکات مەسەنەوەی هەر لە عێراق بڕی مەسەن دوای لە پرۆسەی ئازادکردنی عێراق کە ئەمریکەکان ویستیان لە قاعیدەکانیان لە تورکیاوە بەکاربێن لە تورکیاوە بێن عێراقەوە دەوڵەتی تورکیا بربەست بوو لە شەڕی تیرۆر لە زۆر مناسبەشتی تراوی کەوا سیستەمی بەرگری S400 رووسی کڕیوە و هەمومان دەزانین مشتومڕێکی زۆری لە سەر 34 ساڵی ڕابردوودا هەمانە هەموو ناکۆکین لە نێوان
ناتۆ کە لەگەڵێکی لە ئەندامەکانی خۆیدا کە تورکیادا هەیەەوە پەیوەندی بازرگانی و ئاڵوگۆڕی بازرگانی بەهێز لە نێوان رووسیا و تورکیادا هەیەەوە لە چەند ڕۆژی ڕابردوو ئەردۆغان بخۆی سەردانی کێفی کردووە ئەوانی بە هاوپەیمانی استراتیژی خۆی زانیوەوە لەم لاشەوە بە پەیوەندی بازرگانی بەهێز و غازی رووسی یەکێکە لە سەرچاوە گرنگەکانی تاقە وزە بۆ تورکیاوە خەتەکەش بەوێدا دەڕوا بۆ ئەوروپا هەموو ئەم ئاڵۆزیانە وای لە تورکیا دەکات لەوانەیە بە ئاسانی خۆی یەکلایی نکاتەوە لە بین ڕۆژهەڵات و ڕۆژئاوات. باشە دەگەڕێمە وڵات کاک عەبدولقادر سەبارەت بەوەی دانان بەوەی کە ناوچەیەک ببێت بە هەرێمێکی سەربەخۆ هێندە ئاسانە لە کاتێکە کە لە ئێستادا رووسیا و ڤلادیمیر پوتین دانی بە دوو هەرێمی سەربەخۆ لەناو ئۆکراینادا وەکو باسیشی لەوە دەکرێت و بە پێی و داچوونیانەی کە کردومە زۆرینی دانیشتوانی ئەو دوو هەرێمی کە ئێستا ڕاگەنراوە لەلایەن پوتینەوە رووسین بە ڕووس یاخود بە زمانی رووسی قساکەن مەرجەکانی بوون بە هەرێم لە ئاستی جیهاندا و کۆمەڵگەی نێودەوڵەتیە پێویستە چی بێ؟ بەڵێ ئەزانی خاتوێبی ئێستا وەکو میوانە بەڕێزەکەتان ئاماژێک بە هەندێک پاڵدا لە جیهاندا ئەمانەی کە خۆیان بە زلهێزی ناوچەیی و جیهانی دادنێن زۆربەی ئەوانە پەیگیری بە قەوانینی نێودەوڵەتی و مافی مرۆڤ لە ناویاندا مافی بەدەوڵەت بوون مافی چارەی خۆنووسی نادەن ئێمە دەبینین تورکیا چی بەسەر قبرس هێنا و دواتریش هەر خۆی اعترافی پێکرد و بەردەوامیش بوو دەزانین لە ئەبخازیا چی ڕوویدا لە شیشان کاتی خۆی چی ڕوویدا بیلاڕۆس بەچ دەرچوو ئێستاش پێم وابی لە کرێمیاش تاقی کراوە و کێشەکە دامرکایەوە و ڕۆی دۆنباسیش دوور نییە لەو هاوکێشەیە جیهانیە بەڕای من رووسیا و ئەمریکا ئەولەویاتی هەردووکیان ئەم دوو بلۆکەی کە پێشتر دوو بلۆک بوون ئەم دوو بلۆکە ئەولەویاتی کاری خۆیان هەیە بۆ نمونە بوون بە هەرێمی سەربەخۆ بوون بە کۆماری سەربەخۆ بە وڵاتی سەربەخۆ کە دۆنباس بێت یان غەیری دۆنباس بێت یان وڵاتانی تر بێت بە چاوێکی تر سیر دەکرێن من پێشتریش باسم کرد ئێستا سیاست لە دنیادا لە نێوان دوو کەوانەی دوو وڵات یان بەرژەوەندی دوو کۆمپانیا سیر ناکرێتن ئێستا لە یەک دانیشتنی کۆبوونەوەی سیاسی جیهانی لەسەر یەک مێزدا لەوانەیە کارتی بەرژەوەندی جیهانی کۆمپانیای جۆرا و جۆر و وڵاتی جۆرا و جۆر دابنیشن و قسەی لەسەر بکرێ وەکو ئەوەی کە ئەم ساڵ لە چەند ڕۆژ بەر لە ئێستا لە کۆنفرانسی میونخ ڕوویدا ئەمانە هەمویان بەڵگەی ئەوان کە دامپێنانانی وڵاتێک بۆ سربەخۆبوونی وڵاتێک یان هەرێمێک ئەمانە لە چوارچێوەی یاساکانی نێودەوڵەتی قەتیس ناکرێت میوانە بەڕێزەکەت ئاماژەی بە بەشێکدا تورکیا یەکێک لە وڵاتانەیە کە سەرەڕای ئەندامبوونی لە ناتۆ بەڵام لە سووریا سیادەی سووریای پێشێل کرد لە عێراق پێشێلی کرد لە دەریای ناوەڕاست لە لیبیا ئێمە زانین چەندەها یاسای نێودەوڵەتی پێشێل کرد و کەسیش تەنها بە پێدانی هۆشداریەک ئیکتیفا کرا و زیاتر نەڕۆی باشە پێتان وایە ئەمە هۆکارێکی بۆ بەرژەوەندی دەگەڕێتەوە بێگومان بۆ بەرژەوەندی دەگەڕێتەوە زلهێزی جیهانی وەکو باسم کرد بێگومان ئەولەویاتی کارەکانیان یاسا نێودەوڵەتیەکان نین بەڵکو بەرژەوەندیەکانیانن بۆ نمونە ئەوەی کە لە نێوان ئێستا لە نێوان رووسیا و ئەمریکا ڕوودەداتن من پێم وانییە شەڕێکی گشتگیر ڕووداتن لەبەرەوەی ئەم ژمارەی ئەم هێزانەی کە لە سنوورەکانی ڕۆژاوایی ئوکرانیا جێگیر کراون بە چەندەها سەد یان هەزار کەمترە لەو هێزەی کە لە سنوورەکانی باکوور و ڕۆژهەڵاتی ئوکرانیا جێگیر کراون وەکو باسم کرد هێڵە سوورەکان حکوم لە بابەتەکان دەکەن ئەولەویات هێڵە سوورەکانن بۆ رووسیا ئێستا هەبوونی جۆرەها چەکی هێزی استراتیژی ناتۆ و ئەمریکی لە ڕۆژهەڵاتی ئوکرانیا لە کاتی بوون بە ئەندامی ئوکرانیا لە ناتۆ واتە ئەم چەک و هێزانە لە سەرسنوور رووسیادا دەبێت واتە چی ئێستا ئێمە دەزانین کە کۆی هێزی موشکی ناتۆ کە بریتە لە موشکەکانی باڵستی پێشکەوت و موشکەکانی کرۆز تۆماهۆک ئەوانە هەمویان کە خاوەنێکە هەڵگیری ڕووسی نەوەوین ئەوانە ئێستا لە پۆڵەندا هەن لە ڕۆمانیا هەن لە کاتێکی نزیک لە ئەستۆنیا و لیتوانیاش دەبن
لە کاتی بوون بە ئەندامی ئوکرانیا بێگومان ئەم چەکانە ئەم هێزانە لە ناو ئوکرانیا و لەسەر سنوورەکانی رووسیادا جێگیر دەکرێن بۆیە من پێم وایە بوون بە ئەندامی ئوکرانیا لە ناتۆ لە ئێستادا گەورەترین بابەتە کە زۆر گەورەترە لە دامپێدانانی رووسیا لە دوو کۆماری دۆنێستی کوانسک ئەمانە قسەی گەورەی سەرمێزەکانن ئەمانە خاڵی ڕێک نەکەوتنی نێوان رووسیا و غەربن کە ئوکرانیا پێم وابید تەنها کەرەستەی ئەم بابەتەی ئەم قەیرانانە و ئەم شەڕانەیە بەڕای من هەرچی ڕێکەوتنێک بکرێتن لە کاتی شەڕێک ڕوو بدا یان ڕوونەدا لەسەر پشتی ئوکرانیا ڕوودات کە من پێم وایە نە ناتۆ نە ئەمریکا ئامادەی شەڕی ئەو تۆیان تێدانە بەقەدەر کە ئەو ئامادەیەی کە رووسیا تێدا واتە چی ئەگەینێ واتاکەوەیە کە ئەم بابەتە بۆ رووسیا هێلێکی زۆر سوورترە لەوەی کە بۆ ناتۆ و بۆ ئەمریکا باشە تخوا دەمەوێت لەسەر ئەوەی کە ئەم دوو هەرێمی کە لە ئێستادا وەکو دوو کۆماری سەر بە خۆڕاگەێنراون لە ڕووی استراتیژی و گرنگی چیە هەم بۆ ناتۆ و هەم بۆ رووسیاش رووسیا ئەو ترسی کە هەیەی فعلەن لەسەرەوەی کە ئۆکراین نەبێت بە ئەندام لە ناتۆدا لەجێ خۆیەتی بەڵێ بێگومان پرسیارێکی زۆر جوانە ئەم هەرێمە هەرێمێکە کە 200 ساڵی ڕابردوودا گەورەترین بەرهەمهێنەری خەڵوزە واتە دەڤەرێکی کاملەن تەواوەن کانزاییە بە کانزای جۆراجۆر لە ناویشاندا خەڵوز کە بەرهەمهێنەر و هەناردەکاری گەورەی خەڵوزە لەبەر ئەم بابەتەی کە ئەگەر ئێستا لە قسەکانی ئەم شەوی پوتینیش دیار بوو پێشتریش وەزارەتی دەرەوەی رووسیا قسانی لەم بابەتە کردووە کە بۆیە ئوکراین نەیتوانیوە تا ئێستا بوژانەوەی ئابووری و کۆمەڵاتی مرۆیی لەم سنوورەدا لەو لە کاتێکدا کە لە توانایدا بوو دەستەبەری نەکردووە بۆ ئەوەی دەزانێتن کە ئەم سنوورە ئەمە لە ڕووی سیاسەتی گشتی و شرۆڤەی سیاسی گشتیە دەزانێت کە ئەم سنوورە خەڵکێکی زۆری ڕوس زمانی تێدایە رووسیا توانێتی لە ماوەی دوای 2007 بە دیاری کراوی توانێتی بەستەرێکی زەمینەیەکی باش بۆ بەرهەمهێناری ئۆپۆزیسیۆنێکی تۆندڕە و میانڕە و لە دژی حکوومەتی مرکزی ئوکرانیا لەوێ پەیدا بکات دروست بکە بەرهەمی بێنێتن کە بینیمان لە 2014 و 2015 لە ڕوبەڕبوونەوە و تونند و تیژەکانی فڕۆکەخانەی دۆنێستیک ڕوویدا و دواترش گرێوەکە جودای خوازەکانی سەر بە رووسیا بردیانەوە ئەمە زۆر گرنگە ئەمە دەواازەیەکە بۆ ئەوەی رووسیا داخلی قەیران چارەسەری قەیرانەکە ببێت و ئەگەر بێت و لە کۆتاییدا لە کاتی ڕوودانی شەڕێکدا یان ڕوونەدانی لە ڕێکەوتنەکەدا لایەنیکەم بتوانێت دەستەبەری دوو کۆماری نوێی لەدایک بوو لە ڕۆژ هەڵاتی ئوکرانیا بکاتن کە توانایەکی اقتصادی زۆر گەوریان هەیە هەرچەند هەرێمی کرێمیاش توانایەکی لە ڕادەبەدەی گەشتیاری زۆر گرنگی هەیە باسی بەشی دووەمی قسەکانی جەنابەت کە چەندە گرنگە بۆیان تەبعاً گرنگە من پێم وایە بابەتی لە نێوان دووکەوانەدا بوون بە ئەندامی ئوکراین لە ناتۆ یان نەبوونی بابەتێکە کە حتمما رووسیا شەڕی بۆ دەکاتن لەبەر ئەم هۆکارەش هێزی استراتیژی هێناوەتە سەر سنوور و کەشتیگەلی لە دەریای ڕەش ئامادەیە هێزی چەکی باڵستی لە بیلاڕوسیا جێگیر کردووە و مناورەشی کرد لە ڕۆژی شەممە ئەو مانۆرەی کە بینیمان لە سنوورەکانی ئوکرانیا ڕوویدا بریتی نەبوو تەنیا لە مانۆر بەرک و ڕاهێنانێکی زەمینی ئامادە و کۆتا ڕاهێنان بوو بۆ ئەوەی لە هەر حاڵەتێکی نەخازراودا بتوانێت دەستی یەکەم ئەو بیوەشێنێتن ئەوەی تر دەمین هێزی ئاسمانی رووسیا بە هەموو هێزیەوە ئێستا لە باشوور و لە ڕۆژهەڵاتی ئوکرانیا ئامادەن من پێم وایە بابەتەکە بەقەدەر ئەوەی کە بۆ رووسیا گرنگیەکی حیاتی هەیە ئەوەندە بۆ
ڕۆژ ئاواییەکان و ئەمریکا مەستیری. باشە کاک عەبدولقادر دەگەڕێمە وڵات هەوڵ دەدەم کاک بورهان سەبارەت بەوەی کە دەزانین کە هەریەکە لە ئەمریکا و سەرۆکانی ئەمریکا و سەرۆکانی ڕۆسیا ڕەنگە کێشەکان وا بە ئاسانی چارەسەر نەبێت ئەم کێشەیە کە لە ئێستادا ڕوویە و ململانەی سەرکیەکە ئەمریکایە کە ڕوبەڕووی بابەتەکەەوە ساوەتەوە. جۆ بایدنیش یەکەم خولی سەرۆکایەتێتی ینی پێشبینی دەکرێت لە داهاتوودا کێشەکان چارەسەر نەکرێت و دووبارە هەم پۆتن و هەم جۆ بایدنیش خۆیان کاندید بکەنەوە بۆ پستی سەرۆکایەتی. بەڵێ خۆیەکی لە گەورەی کێشەکانی ئەم ئەزمونە ئەوەیە کە هەردوو سەرۆک لە هەردوو وڵات بە تەمان بۆم خولی هەڵبژاردننی کێتەوە خۆیان هەڵبژێرنەوە 2024 باشترین کەرەستەکە بیکەن بە بانگەشەی هەڵبژاردن و سەرکەوتنی تیا بە دەستبێنن لەم ململانیە گەورەی کە لە بابەتێکی هەستیاری گەورەدا لە ئەوروپای شەرقیە بۆی پاڵەوان بوونی خۆیان و جەدارەت و قوتوانەی خۆیان عەرزی هاوڵاتیەکانیان بکەن کە لە جەنگێکدا دەرچوون سەرکەوتن بۆ هەڵبژاردننی پێشوەتو ئەمە کاریگەری زۆر دەبێت بۆ سەر ئەم ململانی و هەریەکە لەوانەوە دەکاتکەوە زیاتر مصر و پێداگیری لەسەر هەڵوێستەکانیان بکەن ئەمە لەوانەیە بواری مەسەن چارەسەرکردنیش کەم کاتەوە ئەم پێداگیریەکە لە پێش هەڵبژاردنان ئەم دوو سەرکردەیەکەن چ بایدن لە کۆشکی سپی و لە ئەمریکاوە چ پۆتینیش بۆ خولی ئایندەی سەرۆکایەتی هەرچەندە پۆتین چەند خولێکە بەردەوامی ویاسایان گۆڕی وکار درێژە بە سەرۆکایەتی بدا لە رووسیا و جارێکی تریش بۆی هەبێ خۆی هەڵبژێرێتەوە تەسەورەکەم یعنی ئەمە کاریگەری گەوری لەسەر هەڵبژاردنەکان نەبێەوە لەسەر ڕەوتی ئەم ململانیش. باشە یعنی کۆمەڵێک پلان هەیە بێگومان سیاسەتی جیهانی و ئەخوازێکە کۆمەڵێک بارودۆخی سیاسی دێتە پێشەوە پێشینەی هەیە جەنابیش لە قسەکاندا باس لێوە کرد و تەنانەت کاک عەبدولقادریش باسی لێوە کرد. مەترسی ئەم ناکۆکیانە بەکوێ دەگات یعنی چاوەڕێی وەکرێکە شەڕێکی گەرم ڕووبدات لە نێوان جیهان و ڕووسیادا گەر کێشەکان بەم جۆرە بەردەوام بن داهاتووی بۆ کوێچێ. بەڵێ خۆی ململانیەکە هەیەەوە ئەوەیەکە لە 2014 وتم بە شێوەیەک لە شێوەکان دەستی پێکردو و تا ئێستا ئەڕواوە لە پێشتریشە لە 2014 رووسیا جەزیرەی قرمی داگیر کرد. جەزیری قرمیش بۆ خۆمان دەزانین بەشێکی گرنگ بوو لە ئۆکرانیاوە دەرەچێکی گەریایی گەورە بوو بۆ رووسیاش لەسەر خاکی ئەوەی گرتووە دەستی بەسەرا گرت و لەو ساوە لە بن دەسەڵاتی خۆیاتی ئەوانش هیچ کاردانەوەیکی وایان نەکردووە. لەلایەکی تریش وەگەر سەیری ئەم کێشە بکەی ئەم کێشە عنی وەرگرتنی ئەندام لە حلفی ناتۆشدا ڕێکاری خۆی هەیە و فیلتەری خۆی هەیە یعنی کەس ناتوانێت بە ئاسانی یەکسەر بڵێ ئۆکرانیا بابێ بە ئەندام لە حلفی ناتۆدا کۆمەڵ ڕێکار ببڕێ مەسەن پەیوەندی بە مافی مرۆڤ و دیموکراسی و بارودۆخی ئابووری و ئەو شتانەوە هەیە ئەبێ ئەوانە هەمووی تێبرە چۆن مەسەن بەسەر ئەوروپای شاکرێ کە بێ بە ئەندامی یەکێتی ئەوروپا ڕێکارێت تایسە نەکراوە حلفی ناتۆش هەمان ڕێکاریە هێشتا حلفی ناتۆ ئەندامەکانی تێبینی زۆریان لەسەر ئۆکرانیا هەیە ینی نەبوت بە کێشە ئەمە یەکسەر وەربگیریە و ینی زۆر قۆناغی ترماوە بیبرێ بۆی وەربگیری ئەمە ترسی ئەوەنە گەورە نیە مەسەن ڕووسەکان جیستەوە لەیسەوە پێداگیری لەسەر دەکەن و ئێستا حەسمیکەن و بگێنن بەم شەڕن لەلایەکی ترەوە مەسەلەی ئابووری و هەمومان دەزانین غازی رووسیا کە لە 140 ئەوروپا پشت بە غازی 140 غازی ئەوروپا لە رووسیاوە تەمین دەکرێت بۆیان و بەویا دەڕەوە ئەو سەرچاوی وزەکەیەوە ئەمە زۆر گرنگی هەیەەوە بۆڕی یەکی سترینی یەک ڕۆیوە بە ناو تورکیاوەدا لە ئەوروپا سوودی لێ دەبین نیسە بۆڕی هێڵی دووەمی ستریم کاری لەسەرەکەەوەیش تەواو کرێت بۆڕێکی تریش ڕابکێشن بۆ غاز بۆ ئەوروپا ئەمە ئەو ملیەکانیش وەخت خۆی کە ئەم هەنگاوەکرا بە گومان و ترسەوە سەریان دەکەوتیان ئەگەر ئەمە سەر بگرێ هەموو ئەوروپا دەکرێتە ژێر هەژمونی رووسیاوە هەر دقیق کێشەیە بێقەیرانە بێ بوزە ئەبڕن و هەمومان دەزانین تا دابینکردنی بەدیل و ئالتەرناتیڤیش ئەمە ئاسان نیە مەسەن ڕۆتۆ غازە بڕی مەسەن لەکوێ لە قەتەر هەیە لەکوێیە خۆمە دەمودەست و ئێستا بە چەند سەعات و ڕۆژی ئەمە نەبۆڕی گواستنەوە نەقلەمانە کاری دەوێت کارێکی ئاسان و خۆشدەست نییە بکرێ و یەکسەر پلاکێک بلێرە بیکوشێنیتەوە ئەو بکەیتەوە کاریگەری بۆ سەر ئابووری بۆ سەر چاوەی وزاوە ئێستا دەبینین نرخی بەرمیلی نەوت تەجاوزی $100 احتیمالی ئەوەش یاڵێن شارەزاکانی نوتڵێن لەوانێ بگاتە $150 بەرمیلێکی نەوت لە ئەگەر ئەم کێشەوە ئەم قەیرانە بەردەوامی هەبێەوە لێکەوتەی تری لێ بکرێتەوە لەسەر ئەساسی ڕەتفعل و کاردانەوە کاری لەگەڵا بکرێت بەڵام ئەوەی ینی دڵخۆشەکەوەی هەوڵوێستی هەندێک لە وڵاتانی ئەوروپیە بە تایبەتی
فەەنسا ئەڵمانیا کەمانە بەرژەوەندی بازرگانی زۆریان هەیەەوە بۆ چەند ڕۆژ ڕابدا بینیمان سەرۆکی فەەنسا سەردانی مۆسکۆی کردووەکانتر لامو لە پەیوەندیدان و ئەوروپیەکانیش بۆ خۆیان تەجروبەیەکی تاڵیان لەگەڵ شەڕایە هەربی عالمی هەردوو جەنگە جیهانەکەی دوم بە تایبەتی جەنگی دوم کە بەشێکی زۆر لە ئەوروپا وێران بوو وا دەست بۆ خەیار و بژاردەی جەنگ نابێت ڕوئەدا جەنگی جیهانی سێم ڕوئەدا تەسەور ناکەم بگاتەوە باش هەوڵ دەدەم کاتێ ئەو هەند کاتی کە لە بەردەستمدا ماوە پرسیارێکا ڕاستی کاک عەبدولقادر بکەم ئەویش ئەمریکا دەزانین لە ساڵانی پێشتر بەهۆی ئەو ناکۆکیانی کە هەیان بوو لەگەڵ ئێراندا کۆمەڵێک سزای زۆری ماوەی چەند ساڵێکە بەسەر ئێراندا سەپاندووە پێتان وایە هەمان ئەو سزایانەی هەمان ئەو ڕابردووی کە بەسەر ئێراندا هەو دووبارە لەگەڵ رووسیادا ئەنجامی بداتەوە ئەمریکا؟ ئەزانین خاتوێوی نەخشەکە جیاوازە قەیرانەکە لەگەڵ ئێران جیاوازە لەگەڵ رووسیاش جیاوازە ئەم شەو لە قسەکانی پۆتین ڕابابەتێکی باس کرد لەگەڵ ئەوانەی کە زمانی ئاشتی نازانن ئەبێ لە سۆنگەی هێزەوە کە باس لە سۆنگەی هێزەوە دەکا شروعەی دوای ئەم قسەیە ئەوە دێتن کە وەزارەتی دارایی و بانکی ناوەندی ڕۆسی دوو ڕۆژ بەر لە ئێستا باسی لەوە کردووە کە لە کاتی هەبوونی ئابلۆقەی ئەوڕۆپی و ئەمریکی لەسەر رووسیا ئامادەکاری تەواومان کردووە بۆ ئەوەی بتوانین پشتیوانی ڕۆبل بکەین. ئەمانە چیە ڕاگەینێ بەڕای من؟ ئەمە ڕاگەینێ کە رووسیا بە تەواوی جۆنگەکانی دەسەڵاتداریەوە کە لە ناویشیاندا درێژکردنەوەی یاسای درێژکردنەوەی ماوەی سەرۆکاتی دواتریش خۆ ئامادەکردن بۆ دووبارە کاندید بوونەوە بۆ سەرۆکاتی رووسیا هەموو ئەمە ڕاگەینێ کە ئەم حاڵەتە بزەبت لە تورکیاش هاوشێوەیە و هاوتەریب دەڕواتن ئەمە ڕاگەینێ کە ئەم وڵاتە ئامادەکاری بۆ پاوانخوازی و شەڕی گەورەتر لە پێناو پاوانخوازیەدا بکات ئەمە ئەزانین کە بابەتی ئێران بابەتێکی جیاوازترە ڕوبەڕووبوونەوەی ئێران لە یەکێک لەو مەرجانەی کە کاتی خۆی دۆناڵد ترامپ بۆ ئێرانی دانا کە گۆڕانکاریکردن لە ڕەفتاری سیاسەتی دەرەوەی ئێران ڕاستەوخۆ ئاراستەی ئەمریکیەکان نەبوو بەڵکو ئاراستەی ئەمانە بوو کە لۆبیان کردوبوو بۆ ئەوەی ئێران لاواز بکەن بەڵام رووسیا حاڵەتەکە زۆر جیاوازە لە رووسیا قەیرانەکە یان ململانەکان یان ڕوبەڕووبوونەوەکان ڕاستەوخۆ لە نێوان رووسیا و ئەوروپادا بێت دەمێ ئەوانژە بە بەشێک لە قسەکانی میوانە بەڕێزەکەت بکەم کە ئوکرانیا لەوانەیە تەواوی مەرجەکانی هاوپەیمانی ناتۆی جێبەجێ نەکرد بێت بۆ چوونی ناو هاوپەیمانی ناتۆ بەڵام ئەمە لە بیر نەکەین بوون بە ئەندامی ئوکرانیا لە هاوپەیمانی ناتۆ واتە هەنگاوێکی گەورەی ناتۆ بەرەو سنوورەکانی گەورە ڕکابەر یانکو گەورەترین ڕکابەری هاوپەیمانی ناتۆ لە جیهاندا هاوشێوە نین دەگەڕێمەوە بۆ قسەکان هاوشێوە نین ئەوەی لە نێوان ئەمریکا و کۆبوونەوەی پێنج کۆیەک لەگەڵ ئێران دەکرێتن لەگەر ئەو قەیرانەی کە لە نێوان رووسیا و ئەمریکادا هەیە ئەم وەکو باسم کرد ئەم قەیرانە بۆ رووسیا هێڵی سوور و حیاتیە بەڵام بۆ ئەوروپیەکان لەوانەیەتان هەمەسیری بێتن ئوکرانیا مەرجەکانی جێبەجێ کردووە بە تەواوییان نەی کردووە بەند نەبوو بەوەی کە جێبەجێ کردووە یان جێبەجێ نەکردووە سەقفی زەمەنی نەبوو بۆ ئەمە سەقفی زەمەنی بۆ ئەوە خواستەکانی هاوپەیمانی ناتۆ و ئەمریکیەکان بوو بۆ ئەوەی هەرچی زووە بەر لەوەی ئامادەکاریەکانی رووسیا لە ڕووی ئابەوری و جەنگی بۆ جەنگێکی گەورەی پاوانخوازی لە سنوورەکانی ئەوروپادا دەست پێ بکات بتانم بە زووترین کات بتوانن خۆیان بگەین نە سنوورەکان هەروەک باسم کرد کۆی ئەم ئەگەر بەهات بە ئوکرانیا ببا بە ئەندامی ناتۆ کۆی جەبەخانەی استراتیژی ئەمریکی و ئەوڕۆپی ڕێک لەسەر سنوورەکانی رووسیادا دەبوو و ئەو کات رووسیا لەوانەیە لە سنوورێکی زۆر بچووکتر قەتیس کراوە ئێستا قەیرانی رووسیا و ئەمریکا زۆر نزیکترە لە شەڕێکی گەورەی جیهانی لەو قەیرانانەی کە لە نێوان ئەمریکا و ئێراندا هەیە لەو قەیرانەی ئێستا لە دەریای چیندا هەیە لە قەیرانی چین و تایوان یان هەموو ئەو قەیرانانەی ترکە لە جیهاندا لە ئەرادایە بەڵام بەڕای من هێشتان دەکرێت بڵێن هێشتان زووە یان کەفەی تەرازوو بەلای دروستبوونی شەڕدا ئێستا زیاتر ڕۆیشتووە بەر لە 24 ساعات بەر لە ئێستا بەڵام لە ئەگەر پرسیار لە من بکرێت کە ئایا رووسیا ئامادەیە ئایا رووسیا شەڕ دەکات ئایا شەڕێک
دەست پێ دەکات بۆ داگیرکردنی کۆی ئوکرانیا لەوانەیە من بە پێ ڕێژەیی زیاتر لە 700 ئەم وەڵامە بدەمەوە کە نەخێر شەڕ ڕوونەدات بەڵام لە هەنگاوی یەکەمدا ئەبێ بزانین کاردانەکانی ئوکرانیا بەرامبەر بە دامپێدانە رووسیا بەم دوو کۆمارە تەنها بەمە قەتیز دەکرێت بەمە کورد دەکرێتەوە کە ئەم شەو 11 جار تۆبارانی ئەو ناوچانەی کردووە چێ کەسی کوشتووە 24 برینداری هەیە هەر ئەمانە ئەبێت یان نا لەبەرەوەی لە ڕاگەانەکانی ڕۆسیش باس لەوە دەکرێتن کە زیاتر لە 100,000 تا 150,000 ڕۆسی دانیشتووی هەرێمی دۆنباس پەنایان بردۆتە خاکی رووسیا. باشە من زۆر سپاس دەکەم کاک عەبدولقادر کە لەم تۆرەی بەرنامەکەمانە میوانمان بووی. کاک بورهان بوورەکە نەمتوانین لەبەر ماوەی بەرنامەکە بگەڕێمەوە لا زۆر سپاس بە هەریەکە لە میوانەکانم بەڕێز بورهان شێخرۆف کە بەڕێزیان چاودێری سیاسین و هەروەها بەڕێز عەبدولقادر هەرکی کە بەڕێزیان توێژەری ئەمنی و استراتیژی بوون و بەڕێگەی سکایپ ڕاستەخۆ لە خەباتەوە لەگەڵمان بوون. خۆشەویستان سپاس بۆ ئێوەش کە سابینەرمان بوون.